یوسف بازیانی سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری بۆ سەلامەتی ڕێگاوبانی کوردستان. هاوڵاتیانی عزیز، مرۆڤایەتی بە گشتی ڤایرۆسێک بەرۆشی گرتووە. ئەمە جەنگە، جەنگیش ڕوبەڕووبوونەوەی دەوێت، بوێری و خۆپارێزی دەوێت. تۆگەر دەتەوێت نیشتیمان و هاوشارانی ئازیزانمان بپارێزی، دەبێت پابەندی بە ڕێنمایەکانی تەندروستیەوە. پابەندبوونمان بە ڕێنمایەکانی تەندروستی بە مانای پەیوەستبوونمانە بە ژیان و سەلامەتیمان. مانەوەمان لە ماڵەکان ئەو شانسەمان ئەداتێ کە بە یەکەوتنمان نەبێت لەگەڵ کەسانێک کە ڕەنگە هەڵگری ڤایرۆسی کۆرۆناون. ئێمە نایانناسین لە پێناوی ئەوەی نەبینە هۆکاری گیانەدەستدانی ئازیزانمان، بێگومان ئەم قۆناغەشتێ دەبڕێت. عزیزان، ئەم کاتتان شاد. من کە ناوم تاراشا زەمانە شێوەکارێکم لە پێناوی بەرەنگاربوونەوە لە ڤایرۆسی کۆرۆنا وەکو ئەرکێکی نیشتیمانی و مرۆڤانە لەسەر هەموو لایەکمانە کە پابەند بین بەو خاڵانێک کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان دەریان کردو بۆ سەلامەتی ئێمە، کەوا پابەند بین بەوەی کەوا ئەم 14 ڕۆژە لە ماڵەوە بمێنینەوە بۆ شتێکی زۆر گرنگ نەبێ نەچینە دەروەی ماڵ لە پێناوی سەلامەتی خۆمان و خۆشەویستانمان و هاوڕێیانمان. هیوادارم کە هەموو لایەک پابەند بین بەو خاڵانەوە لە پێناوی سەلامەتی خۆمان و دەور و پشتەکەمان. منۆکە خۆم هەفتەیەکە لە ماڵەوەم و ئەشتوانم تامانیشتر لە ماڵەوەم لە پێناوی سەلامەتی خۆم و هاوڕێیان و خۆشەویستانم لەو ڤایرۆسە. هیوادارم کە هەموو لایەکتان لەش ساغ و سەلامەت بن. لەگەڵ ڕێزم بۆتان. قەدەردوو مامۆستای زانکۆی و چالاکوانێ مەدەنی، ئەس بێژم ئەڤ ڕۆژێن ساڵ پێشیەما ئەرکێکی مرۆڤایەتیە ئەم هەموو پێگیری ڕێنمایان حکوومەتێ بکەن و تایبەت لژنێن تەندروستی ئەژبەرک و ئەم هەموو بەشدارن پاراستنە ژیانە یەکوت و هەر کەسێکی پێگیری برێنمایە بکات یعنی بتە بەشدار پاراستنە مرۆڤایەتیەدا ئەڤرۆ پێگیری برێنمایە یانکو پاراستنە ملەتێمە و وڵاتێماش بێ ڤایرۆسی.